وەزارەتی دەرەوەی ئەمریکا راپۆرتێکی لەسەر خراپی ڕەوشی مافەکانی مرۆڤ و بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕین بڵاو کردوتەوە. لە راپۆرتەکەدا هەرێمی کوردستانی وەکو زۆنێکی خراپ بۆ ئازادی ڕادەربڕین ناوزان کردووە. ڕێخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکانی هەرێمیش ناوڕۆکی راپۆرتەکە ڕەت دەکاتەوە و توێتی لە هەرێمی کوردستان ئازادی ڕادەربڕین فراهم کراوە. سەرۆکی نووسینگەی سلێمانی مافەکانی مرۆڤیش دەڵێت دۆخی ئازادی ڕادەربڕین بۆ جۆرەش ئارام نییە کە باس دەکرێت کە مکوڕی هەیە لە سەقامگیری و ئارامی و بەرتەسکردنەوەی ئازادیەکان. بە شێوەیەکی گشتی ئەوەی بەزەقی دەرئەکەوێت ئەوەیە کە لە هەرێمی کوردستان بەداخەوە لەبەر هەندێک هۆکار ئەو کە ئەتوانم بڵێم هۆکاری سیاسی، هۆکاری کۆمەڵایەتی، هۆکاری ئابووری و هۆکاری ناهوشیاری کار وەکو پێویست کار بە پرەنسیپەکانی مافی مرۆڤ ناکرێ و ڕێز لەم پرەنسیپانە وەکو پێویست ناگیرێ. ئەمەش وا ئەکات کە پێشلکاری و کە جۆرێک لە توندوتیژی و جۆرێک لە ئارامی و ناسەخامگیری هەبێت کە کۆمەلگای نێودەوڵەتی ڕای گشتی جیهانی ئەوە بە شێوەیەکی نەرێنی و بە شێوەیەکی ینی خراپ باسی ڕەوشی مافی مرۆڤ لای ئێمە بکەن. چالاکێکی مافەکانی مرۆڤ دەڵێت عیبەیە بۆ هەرێم و ڕێخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان ناوەڕۆکی راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەبارەی ئازادی ڕادەربڕین ڕەت بکاتەوە، چونکە سەرڕای ئەوەی کە لە راپۆرتەکەدا باسکراوە زۆری تریش ماوە کە دەبوو لە سەرخراپی ئازادی ڕادەربڕین و پرسی مافەکانی مرۆڤ لە هەرێم بوترایە. ئەوەی کە لە هەرێمی کوردستانە لەلایەن ڕێخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان و ڕەتەکرێتەوە، توانم پێ بڵێم ئەوەنەی تر عیبەیە بۆ سەر هەرێمی کوردستان و ئەوەنەی تر هەرێمی کوردستانی پێناشینە بێت، چکە لە ڕاستیە ئێستا لە واقعەکان کە ڕەوشی مافی مرۆڤ و دۆخی حکومڕانی لە هەرێمی کوردستان ناشادرێتەوانێ و بە ڕەتکردنەوەی لەلایەن هەر دامەزرا و مؤسساتێکی شەوانێ ناتوانێت دەو ڕاستیانە بشارێتەوە، چ بۆ دەرەوە چ بۆ ناوخۆی هەرێمی کوردستان. بۆیە بوونی ئەو دامەزراوەیە کە تەنها ئیشی وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتیەکانە جگە لە عیبەیەک بۆ هەرێمی کوردستان هیچی دیکە نییە و ڕەتکردنەوەی ئەو زانیاریانەش جگە لە کارێکی بێمانە و بێبایەخ و بێ ئەرزش هیچ لە دۆخەکە ناگۆڕێ، بەڵکو ئەسڵەوەیە کە بێن ئەو زانیاریانەی کە لەو راپۆرتە هاتووە جوهودکەن بۆ چاکردنی. لە ماوەی ڕابردوو چەندین ڕۆژنامەنووس لەسەر ئازادی ڕادەربڕین کوژراون و چەندینی دیکە زیندانی کراون. بە ئاشکرا هەڕەشە لە قەڵەمی ئازاد دەکرێت و دەنگە ئازادەکان سەرکوت دەکرێن. بەلای چالاکانی مافی مرۆڤەوە سەیرە کە ڕێخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان حاشا لە کۆمەڵێک بابەت دەکات کە ئاشکران و نهێنی نین لای هیچ کەسێک. دەوترێت ڕەتکردنەوەی راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەلایەن ڕێخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکانی حکوومەتی هەرێم وەکو ئەوە وایە کە حاشا لە سپێتی ماز بکرێت، چونکە زۆر زیاتر لەوەی کە هەیە ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان قەتیس کراوە. ڕێخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکانی حکوومەتی هەرێم و حکوومەتی هەرێم لە جێگەی ڕەتکردنەوەی راپۆرتەکە دەبوو کار لەسەر باشترکردنی ئازادی ڕادەربڕین بکەن، نەوەکو وەڵامدانەوە و ڕەتکردنەوەی راپۆرتەکە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.